یەکێک لەو فیلمانی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووان مایشکرا ئەویش فیلمی تەمەنی کلووە بەفرێکە کە لە دەرهێنانی یەکێک لە دەرهێنەرە گەورە هەرە دیارەکانی کورد ئەویش کازم ئۆزە فیلمەکە بە خۆشحاڵیەوە لە نێو سینەما سالمە بەردەوامە لە نمایشکردن و پێشوازێکی زۆر باشی لێکراوە و بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکانیش زۆر جوان لەسەر فیلمەکەیان نووسیوە و باسی لەوەکان دیارە چیرۆکی زۆر تایبەتی هەیە و کۆمەڵێک کتەری بەناوبانگیش لە نێو فیلمەکەیە بەشدارن. هاوکارم کوردستان چاوپێکەوتنێکی لەگەڵ دەرهێنەری دیاری کورد کازم ئۆز بە یارمەتی هاوکارانم بە ئەنجام گەیاندووە پێکەوە ئەو چاوپێکەوت نبینین و ئەگەڕێمە وڵاتان فەرموو. تیشکی زەردی لایتی سیارەیەک لە دوورەوە لە تاریکیە ئەو کلۆ بەفرانە ڕووناکە کاتەوە کە لە ناو تاریکیە دەکەونە خوارەوە بۆ سەرزەوی لە شەوی سەری ساڵە. ئەمە یەکەم دیمەن یاخود دەستپێکی فیلمی تەمەنی کلۆ بەفرێکە کە نوێترین یاخود دوایین بەرهەمی یەکێک لە دەرهێنەر دیارەکانی باکووری کوردستان کە ئەویش کازم ئۆزە کە یەکێکە لە دەرهێنەرە دیارەکان کە خاوەن چەند شاکارێکی گەورەی لە مێژووی سینەمای کوردیە. گفتوگۆیەک ساز ئەەکەم و قسە لەسەر کۆی بەرهەمەکانی و مێژووی کارکردنی و هەروەها بە تایبەتیش دوایین فیلمی کە ئەمڕۆ لە سینەما سالم لە شاری سلێمانی یەکەم وێستگەی نمایشی فیلمەکە دەستی پێکرد دواتر بەرەو شارەکانی تری کوردستان و هەموو جیهان. کازم ئۆز لەگەڵ من قسە دەکات لەگەڵ من ئامادەیە. بەخێر هاتی بۆ سلێمانی بەخێربەی سەرچاو خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە ئەتبینم و قسەی زیاتر دەربارەی مێژووی ژیانت و کارەکانت بە تایبەتی دوهەمین کاری تۆکەم. سپاس دەکەم. ئەگەر لە فیلمی تەمەنی کلۆ بەفرێک دەست پێ یەکەم دواتر قسە لەسەر فیلمەکانی تریش دەکەم. ئەم فیلمە لە دەرسیمەوە دەست پێ دەکات چیرۆکەکەی چیرۆکی خۆشەویستی نێوان کوڕ و کچێکە کە بە شێوازێکی زۆر با بڵێن زیرەکانە دەگێڕێتەوە. نارەتیڤی با بڵێن چیرۆکەکە یاخۆت ستۆری تێڵینی چیرۆکەکەت بۆ بەم شێوازە هەڵبژارد کە بەو جۆرە ئەبێ کاری لەسەر بکەیت. گەلێک سپاس دەکەم. هەڵبژاردن ji بۆ من دەماکۆ ئەز دەخەبتم دەماکۆ ئەز بریار دەگرم ئەس چێ چیرۆکێ بکەم فیلم چی چیرۆکێ بکشینم ئەو دەم ڕاستیژی دەمێکی ناکۆکیە دەمێکی ڕێیەکی دوورە یانی لەسەر مژارێکە ئەز بخەبتم بەری هەر تشتی ئەز گەلێک ساڵان لەسەر لێکۆلین چێ دکم لێ شێوازە سەبەبە یەکەم گۆری من کیژان مژار زێدەتر هێستی من تەسیر دکە هێستی من دگوهرینە یعنی چیرۆکێکی کو من دەرخست ڕێ ئەز باوار دکم و ئەز گەرەکە وی چیرۆکی بکشینم ئەف ژی وسا بوو ئەو چیرۆکێکی لەور وە تەمەشە کرد ji çîrokên gelek rastîn derketiye hinek kesê ku min nas kirê nêzîkî vê çîrokê tişt jiya bûn evîn jiya bûn min jî xwast ez vê bikim film ji ber ku ew filmekî evîniyê jî lê her kes evîn dijî her erdnigariyê evîn dijî tê jiyayîn lê ew evîna ku li bê derê tê jiya
gelekî tesîr da min gelekî ez di tesîra wê de mam û min biryar girt ez wê bikim film. مادام باسی چیرۆکی خۆشەویستیەکەی چیرۆکی خۆشەویستی ژنێکی تورک لەگەڵ کوڕێکی کورد ئەمە سەرچاوی ئیلهام بەخشی تۆیە بۆ دروستکردنی با بڵێن ئەو چیرۆکەی کە ڕەنگە لە پەیامێک یاخود ئەو فیلمەی کە ڕەنگە لە پەیامێک زیاتری هەبێ ئەمە تووشی هیچ کاردانەوەیەکت ناکات؟ وڵاتێکی کو ئەگەر مەسلەی بنگەهین چارەسەر نەبوونە هەموو تشت تەسیرا wê meselê de dijî yani li Tirkiye mesela pirsgirêka Kurd gelek sal e devam dike û çareser nabe di film de em encama dawiya wê bêçareseretiya meseleya Kurd jî dibinin çawa mesela yani yekî Türk ji yekî Kurd hez dike lê di navbera wan da gelek dîwarên mezin hene ji alî olî ji alî netewî ji alî meseleya polîtîk ve astengiyên gelek mezin hene di pêşiya vê evînê de ji bo wê jî dijwar e tabî yani ew di jiyana rastîn de ji ber ku ew çîrok bixwe jî gelekî dijwar e di jiyana rastîn de jî dijwar e demek tu dixebitî jî gerek e ew çîrok sext nebûye ew çîrok weke tiştekî rastîn derketa sînemayê ji bo min dijwarî ji vî alî vebû yani yek jî dijwariya din ez li ser ez bixwe mêrekim lê li ser karakterekî jin dixebitîm femkirina jin gorî bo mêrekî ne ew xes hêsane ne ew xes bi rêyekî bi rehet nikarî fêm bikî ew cudatî ji bo min tiştekî dijwar bû ji bo min jî gelekî bi karakterên jin ve li ser çîrokê ez xebitîm jî min nexwast ku ez tiştekî şaş ji aliyê jin ve çî bikim. زۆر باشە تۆ یەکێکیت لەو دەرهێنەرانەی کە فیلمەکانت هەمیشە لە تورکیا سانسۆری لەسەر بووە پێم وابێ چەند فیلمێکت یاخود یەکێک لە فیلمەکانت چەندیمەنێکی تیا با بڵێن دەرهێنراوە تا ئامادە بێت بۆ نمایش بۆ نمونە لە فیلمی زەر تۆ باس لە ناسنامەی نەتەوەیەکەکەی بەڵام ئەبینین لەم فیلمەیە تۆ بە تەواوەتی یاخود بە ئاشکرا باس لە قەزیەی کوردیەکەیت هۆکاری ئەمە چییە؟ çîrokێک و ez dikişînim belê zêdetir li ser meseleya nasnameya Kurd yan jî nasnameya hebûna gelê Kurd li derdorê wê çîrokê min digerin ew jî gorî derhenerên din hinek pirsgirêk derdixe pêşiya min çawa yani filmê min hinek sahne yan jî bi temamî li Tirkiye tên sansür kirin festîval qebûl nakin televîzyon naweşînin di navbera min û bîner de mesele duwar çê dikin lê ew huner bixwe weke ava yani tu pêşiya wê nikarî bigirî wê muheqeq tu derêke de ciyê xwe rêyê xwe bibîne û bigêje bîneran rast e ew filmê min ê berê û ew ku em bînin berhev filma dawî belku zêdetir tûje jî ji ber ku li vê derê evînek heye yani evîne lê nayêjîn ez hebekî bihêrsim jî ji bo vê yani evîn tiştekî gereke gudarî nake yani evîn gorê xwe qanûnên xwe hene ne ku yek Kurd e yek Tirk e yek Ereb e yedin Müslüman e ne Müslüman e ew xwezayiya evînê li dijî
دەسەڵاتدارانە لە دژی سیستەمانە مەسەلەیە بێ فیلمی ئەو بوو ji بۆیە گەرەکە زێدەتر vekirî û tuj bûye gereke ez bê sansür bê otosansür min gereke ew فیلم بکشاندا باوەریە من ئەو بوو زۆر باشە لە ساڵانی ڕابردووە لە فستیڤالەکانی بە تایبەتی باشووری کوردستان فیلمی زۆر باشی دەرهێنەرە تورکەکانمانە بینی بەڵام ئێستا تا ڕادەیەک کەم بۆتەوە حەزەکەم بزانم ڕەوتی سینەمای کوردی لە تورکیا چۆنە هەتا هەفتەش ساڵ بەرێ ئافراندنێکی زێدەتر هەبوو یعنی هەر ساڵ بەلکو لە باکوور سێ چار فیلمên dirêj û belku nede bîst filmên biçûk û dokümentêr dihatin kişandin lê piştî ku li Tirkiye dîsa şer dest pê kir ew pêşiya prodüksiyonên sînemayê Kurd hata girtin hem ji aliyê aboriyê ve gelekî asteng derketin hem ji aliyê siyasî ve film kişandin belavkirin mesele derketin ji bo jî vê demê afrandin evekî kême evekî sekiniye lê ew gorî sînemayê Kurdî belku jî weke rexne jî mirov wê bêje siyaset tiştekî dine huner tiştekî dine rast girêdayî wan heye lê huner gereke bi ihtiyacên siyasetê tenê hereket neke ku li cihekî li welatekî mesela desthilatdaran hikûmetê ji bo meseleyekî derî vekir tu sînema ger li ser wê film bikişînin ew tiştekî nerast e dema ku qedexe kirîn jî em sînemager gereke film bikişînin em kesî gereke gudarî nekin em li wê derê gereke serbixwe bibin ji ber ku huner xwezayî hunerê wisa ye weke evîn e gavek min got weke evîn e huner jî tiştekî gudarî neke kemasiyek wisa li bakur jî niha heye film pir kêm bûne زۆر باشە خۆت باسی ژنت کرد لە ناو بە تایبەتی ئەم فیلمت کاراکتەری مەیاست هەیە کاراکتەرێکی یاخیە هەمان پرسیارم لە مەیاسەش کرد مەیاسا شەرا بەخواتەوە سەما ئەکات بەڵام لە هەمان کاتدا بۆ خۆشەویستەکەیە گەڕێ بۆ ئادارە گەڕێ لە شاخەکان لێرەیە شتێک ئەبینین کە ئەویش سیستمێکە کە سیستمی پیاو سالاریە یاخود سیستمی باوک سالاریە بەرامبەر بە یاخیبوونی ژن ئەم هەموو دەزانن کە ئیرۆ سیستەما هەموو دنیای نەتەنێ بەلکو یێ وڵاتێکیژی بەلکو هەنێک وڵات گۆری یێدن باشترن پچێکی باشترن لێ bi tamamî bi giştî em dikarin bêjin sîstema dunyayê niha ji bo jinekî weke zindan e yani jinek bi serê xwe biryar dayîn jiyana evînê gorî hêstên xwe gorî dilên xwe hereket kirin keda jinê ew mesele hemû niha li di nav vê sîstemê dunyayê de bi rastî ji bo jinê gelekî mezinin ew mesele di vê filmê de jî miyase ew belkû jî temsîla wê jinê giştî dike malbatekî zêdetir kemne şar belkû zêdetir sîstemekî ji desthilatdara mêrê di nav de heye di nav çanda şerab vexwerin seks derketina rê bixwe biryar girtin di nav vê çîrokê de weke rolê serekî dilîze di vê derê de miyase lê yani çîroka miyase neku ji zanistînê tê neku yani xwendiye û tiştekî femkiriye weke em bêjin jî alî îdeolojîk ve
پێشوەچووە و هەما تشتێکی دکە ئەو بخوازایی بەڵکو لە ڕێیەکی دنێرە یعنی بخوا دەفکرە تەنێ تشتێک نەکرێژێ مێرێکی کورت هەستکردە چما ئەو هەموو تێ سەرێوی ئەو کارکتەرە ویە جودایە گۆری کارکتەرێن من زۆر باشە لەناو ئەم فیلمەدا لە ڕووی دەرهێنانەوە هەندێک با بڵێن کاری داهێنرانی تیە مەگەر بەس کازم ئۆز بۆ خۆی لە ناو سینەمای کوردیە ئەم کارانەی کردبێ بۆ نمونە تێکەڵکردنی دوو زەمن لە یەک شۆت لە یەک کاتدا مەبەستم چوونە ناو با بڵێن فلاش باک و جارێکی ترگەڕانەوە ئەمە ڕوو ئەدات لە فیلمی ترا ئەمانەمان بینیوە لە ڕێگای ڤیژوەڵ ئیفێکت و ئەوە بەڵام لە فیلمەکەی تۆدا زۆر بەڕوونی دیارە کە لە ئاستێکی زۆر بەرزی فکریدا ئەمە کراوە ئەم تێڕوانینە ئیستاتیکیانە دەرهێنەر چۆن پێی ئەگات دەمەک و ئەز فیلمێکی دکشینم پرسکرێکی منێن سەرەکە نەتەنێ ناڤەرەوکە ئەز چ قەسک و لەسەر ناڤەرەوکە فیلمێ چیرۆکێ چ ئەس دەخوازم ji gelre ji demê re ji dîrokê re bêjim ew gelekî giring e lê belku jî ji wê giringtir ez vê çawa bêjim ez li ser wê jî gelekî difikirim ji bo wê jî zimanê sînemayê li vê derê gereke pêşve bibe gereke em li wê derê gelek tişt biceribînin tiştên nû bibînin ew dîroka dünyayê de dîroka sînemayê dünyayê de çi heye heta ku derê diçe em dikarin çi bikin li vê derê yani bi awayekî nû em çîrokê xwe gereke em bikişînin ne ku tenê çîrok bikişînin çîrok em dikarin çîrokê bi peyv jî bêjin tenê bi peyv jî bêjin lê sînema madem ku hunerekî serketiye hunerekî nû ye hunerekî modern e gereke em rêbazên modern jî di sînemayê de bibînin û gorî çanda xwe gorî çîrokê xwe gereke em bibînin ne ku em mesela sînemaya Hollywoodê yan jî sînema Avrupayê kopya bikin û li vê derê çîrokê xwe bikişînin ez bi şexsî di dijî wê me jî ez bixwe karakterek çi dixwaze çi lazim e kîjan vision effect lazim e kîjan çav lazim e em dukadere de lê binêrin ew hemû gereke ji erdnîgariya me ji dîroka me ji çanda me bê yan ji nasnameya me bê wisa difikirim زۆر باشە من مەراقمە پرسیاری کارکتەرێک بکەم کە من وەکو ئەنتی کارکتەری بینم ئەویش کارکتەری شاگردەکەیە کە دەستێکی باڵای لە وێرانکردنی ژیانی مەیاسە هەبوو تۆ ئەتەوێت لە ڕێگای ئەم کارکتەرەوە پێناسەی پیاوی ڕۆژهەڵاتی بکەیت دەوێ فیلمدە سێ کارکتەر بەلکو çar karakterî sereke mirov dikare çîroka wan wisa bîne zimên hemû trajediyekê dijîn yani miyase trajediya jinê dijî ulaş trajediya tenetiyê dijî adar trajediya bêevîniyê dijî mecbûr dimîne belku jî weke peyvir dibîne ku here şer bavê miyasê trajediyekî ku ji mejiyê wî ji dîrokê wî tê gereke wî bijî yani ew hemû jî em dikarin bêjin weke karakterên qurbanin yani lê di nav wan de ey ku li bar hevdûnas dikin ew belku rast e weke sembola rojhilatê mêrê rojhilatê klasîkê jî mirov nikare suçdar jî bibîne lê hemû
بجبركو بالتمامي او اتموسفير او جيانك او تدنا سوشتاره لي راسته كاركتر بخوجي جركه خو بوغارينن زۆر باشە ئەگەر باستێک لە سینەماتۆگرافی بکەین فرێمی زۆر جوانە بینین لەناو ئەم فیلمەیە و گۆرانی و موزیک ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە نەک هەر لەم فیلمە لە فیلمەکانی تری تۆشدا میوزیک و گۆرانی ئەبینین پەیوەندی تۆ لەگەڵ ئەو گۆرانیانەیە چییە؟ راستە هەگەرکو دەماکو من دەست پێ فیلمێک کرد دەماکو من دەست پێ نویسێ کرد ez لەسەر موزیکا فیلمێکی دەفکرم و وەکە تایبەت بکارتینم چاوەکو کارکتەرێکی سەرەکە مەسەلە دەبێ فیلمدا ئەس چاوەکە لەسەر میاسە فکریم خەبتیم لێکۆلین چێکرد لەسەر موزیکیژی ئەو قەس لەسەر دەسەکنم و دەفکرم و خەبات چێ دەکەم موزیک ji bo vê filmê jî gelek giring bû ez li vê filmê jî bi hevalê me müzisyen Mustafa Biber re xebitîm ew di zer de di filmê min berê de ji gelek filmê min de em bi hev re xebitîn û êdî em hevdî jî nas dikin yanî di sahneyê de çi hebe çi nebe lê ev film ji aliyê müzîkê ve gorî yêdin bi rastî jî taybettir bû جبركو تانغو موسيقى لاتين امريكا يهبو او تشتك ودي فيلم ده غوداري كري همو جبو في فيلم جنوب هاتن شكرن يعني تاني فيلم تاني تشتك تاني كلامك نينكو بري هبويا ما قرتيه كري في فيلم همو جبو في فيلم هات شكر هاتن شكرن بايفيكو لويداري هون دبزين جي جبركو او yani گوری من نزدیکبوونا منا موزیکا فیلمی جی وکه سربخوا د فیلم ده رولکی گرینگ کرکه بلیزه از هفی دکم گل و جی هز بکه جبرکو ام جی گلکی لسر موزیکی سکنین دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت جارێکی تر بەخێر هاتی من زۆر خۆشحاڵ بووم کە تۆم لە نزیکەوە بینی و گفتوگۆی زیاترمان دەربارەی بەرهەمەکانی تۆ کرد زۆر سپاس بۆ دەرهێنەر کازم ئۆز سپاس دەکەم جارێکی تر گەلێکی سپاس دەکەم سپاس باشە خۆشەویستان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ